NRT is still aiming for Lunar-SN missions to Mars in the 2021s, though Earth independence could take decades longer. He laid out 2030 as the date of a crewed surface landing, and noted that planned 2020 Mars rover would support the human mission. ئێرە سەرهەسارەی مەریخە ڕێگایەکی دوور و درێژمان بڕی تا گەیشتینە ئێرە. ئەم هەسارەیە نزیکەی 400 ملیۆن کیلۆمەتر لە هەسارەی زەویەوە دوورە، بۆیە گەشتەکەمان نزیکەی 9 مانگی پێچوو. لێرە بە ئاسانی ناتوانیت جوڵە بکەیت و پێویستە جلی تایبەتت لەبەر بێ تا وەکو لەشی مرۆڤ لە زیانی تیشکە گەردوونیەکان پارێزراو بن. جیاوازی ئەم هەسارەیە لە هەسارەی زەوی بەم شێوازەیە. لێرە هیچ سەوزایی و دەر و درەختێک و گیان لەبەرێک نییە. خاکی ئەم هەسارەیە ڕەنگی سوورە و هێزی کێشکردنی لە زەوی کەمترە. بۆ نمونە مرۆڤێک لەسەر هەسارەی زەوی ئەگەر کێشی 90 کیلۆگرام بێت، ئەوە لەسەر هەسارەی مەریخ کێشی دەبێتە کەمتر لە 40 کیلۆگرام. بە پێچەوانەی هەسارەی زەویەوە لێرە دۆڵ و گڕکان و چاڵی قوڵ ئێجگار زۆرن. هەر بۆیە پێشبینی کراوە گەورەترین گڕکانەکان لەسەر مەریخ بێت. لەسەر ئەم هەسارەیە دەشت و شاخی بەرز-بەرزەیە. بە شێوەیەک شاخەکانی ئێرە 3 هێندەی سەرەوانەی زەوین. جیاوازیەکی دیکەی مەریخ لەگەڵ زەوی ئەوەیە لە ڕۆژدا ئاسمانەکەی سوورێکی مەیلە و پەمەییە. لە کاتی خۆراوەبوونیشدا ڕەنگەکەی دەبێتە شین. دەربارەی وەرزەکانیش لەسەر ئەم هەسارەیە لە جەمسەری باشووردا هاوینێکی زۆر گەرم و کورتی هەیە، زستانیشی درێژ و ساردا. لە جەمسەری باکووریشدا هاوینێکی درێژ و مامناوەندی هەیە و زستانیشی کورت و زۆر ساردا. لەسەر ئەم هەسارەیە شەو ڕۆژێک 24 کاتژمێر و 30 خولەکە. زاناکان دەڵێن لەسەر مەریخ کەشوهەواکەی زۆر ساردە و هەندێک جار پلەکانی گەرما بۆ خوار 130 پلەی ژێر سفردا دەبەزن. ئەوە شوای کردووە ئەو بڕە ئاوەی لەسەر خاکەکەیەتی ببێت بە سەهۆڵ. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی مەریخ دوورترە لە خۆر، بەڵام زەوی نزیکترە. بە پێچەوانەی زەویەوە هەسارەی مەریخ 2 مانگی بچووکی هەیە. دەربارەی خەبارەکەی هەسارەی مەریخ بە بەراورد بە زەوی بچووکە و نیوەی خەپارەی زەوی هەیە. هەروەها ساڵێکی سەر مەریخ نزیکەی 2 ساڵی سەرزەویە، چونکە ساڵێکی سەرزەوی 365 ڕۆژە، بەڵام ساڵێکی سەر مەریخ 687 ڕۆژە. کاتێک ڕەشەبای وشک و خۆڵاوی لەسەر ئەم هەسارەیە هەڵدەکات، ڕەنگە بۆ ماوەی چەند مانگێک بەردەوام بێت و تەواوی سەرەم هەسارەیە بگرێتەوە. هاوشێوەی زەوی لەسەر مەریخیش ئەستێرە دەبینرێت، بەڵام لە گۆشەی جیاوازەوە خۆریش بوونی هەیە. هەر بۆیە کاتەکانی شەو ڕۆژیش هەیە. هەرچەندە تا ئێستا چەند گەشتێکی جیاواز بۆ سەرمان کراوە، بەڵام هێشتا هیچ مرۆڤێک نەیتوانیوە پێ بنێتە سەر هەسارەی مەریخ. تەنها ئاژانسی ناسا و زانایان لە ڕێگەی ناردنی کەشتی ئاسمانیەوە زانیاریان لەسەر هەسارەی مەریخ کۆ کردوتەوە. هەر لە ئەم ساڵیشدا ئاژانسی ناسا کەشتێکی ئاسمانی لەسەر مەریخ دابەزاند و لەو ڕێگەیەشەوە چەندین وێنە و زانیاری ڕەوانەی زەوی کرد.